مادەکانی پشکی هەرێم لە بودجەی عێراق. مادەی 13. یەکەم، پاکتاوی شایستە داراییەکانی ساڵانی 2004 تا 2022 لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم دەکرێت دوای وردبینیکردن لەلایەن دیوانی چاودێری دارایی عێراق بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم. دووەم، ئەلیف، حکوومەتی هەرێم پابەند دەبێت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بە بارکردنی نەوتی خاوی بەرهەمهاتوو لە کێڵگەکانی هەرێمی کوردستانەوە بۆ کۆگاکانی سۆمۆ لە بەندەری جەیهانی تورکی بەلانی کەم لە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کەمتر نەبێت. بە ئەگەر نەوتی هەرێم هەناردە نەکرا لە ڕێگەی بەندەری جەیهان یان هەر بەندەرێکی دیکەی فەرمی کە وەزارەتی نەوتی عێراق دیاری دەکات، حکوومەتی هەرێم ئەو بڕەنەوتە ڕادەستی وەزارەتی نەوتی عێراق دەکات بۆ بەکارهێنانی ناوخۆیی بەپێی ئەو پێویستەی وەزارەتی نەوت دیاری دەکات. جیم، وەزارەتی دارایی عێراق قەرەبووی تێچووی بەرهەمهێنان و گواستنەوەی بڕی نەوتی بەرهەمهاتوو لە هەرێمی کوردستان دەکاتەوە کە لەلایەن وەزارەتی نەوتەوە وەردەگیرێت بە جۆرێک تێچووی بەرهەمهێنان و گواستنەوە لەگەڵ تێکڕای تێچوونی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوت لە وەزارەتی نەوتی عێراق یەکسان بێت. دال، حکوومەتی هەرێم پابەند دەبێت بە ناردنی داهاتە نانەوتیەکانی بۆ خەزێنەی حکوومەتی فیدراڵی بەپێی یاسای ئیدارەی مالی. ها، وەزارەتی دارایی عێراق پابەند دەبێت بە ناردنی شایستە داراییەکانی هەرێم دوای جێبەجێکردنی بڕگەی ئەلیف با جیم دال واو. واو، ئەو پارانەی بانکی بازرگانی عێراق کە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستاندایە لە بانکە حکومی و تایبەتەکاندا پاکتاو دەکرێت، وەزارەتی دارایی هەڵدەستێت بە دانانی خشتەی قیستی مانگانە. ئەم پارانە لە پشکی هەرێم دەبڕدرێت. پێدانەوەی قیستەکان لە ساڵی دارایی 2023 دەست پێ دەکات بۆ ماوەی 7 ساڵ. مادەی 14. یەکەم، ئەلیف، تەواوی داهاتی نەوتی بەرهەمهێنراو لە کێڵگەکانی هەرێم لە هەژمارێکی بانکی دادەنرێت کە وەزارەتی دارایی عێراق لە بانکی ناوەندی دەیکاتەوە. هەموو داهاتی هەناردە یان فرۆشتنی نەوتی خاو و بەرهەمە نەوتیەکان لەم هەژمارە دادەنرێت بەبێ هیچ لێبڕینێک. بە وەزارەتی دارایی عێراق شایستە داراییەکانی هەرێم دەنێرێت بۆ هەژماری بانکی حکوومەتی هەرێم کە دەیکاتەوە لە بانکێکی متمانە پێکراو لای بانکی ناوەندی عێراق. سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان یان هەر کەسێک کە ئەو سەرپشکی دەکات دەسەڵاتی خەرجکردنی هەیە. هەژمارە بانکیەکە لە ژێر وردبینی دیوانی چاودێری دارایی هەرێم و دیوانی چاودێری دارایی عێراق دەبێت. دووەم، دیوانی چاودێری دارایی عێراق و وەزارەتی نەوت بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان وردبینی لەو هەژمارەدا دەکەن کە لە بڕگەی یەکەمدا هاتووە. سێیەم، لەلایەن کۆمپانیایەکی وردبینی نێودەوڵەتیەوە وردبینی لەو هەژمارەدا دەکرێت کە لە بڕگەی یەکەمدا هاتووە. ئەو کۆمپانیایە راپۆرتی خۆی پێشکەش بە دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێم دەکات. چوارەم، وردبینی لە داتا داراییەکانی ساڵانە 6 مانگجارێک و مانگانە بەواژوو وەزیری دارایی هەرێم و چاودێرێکی ژمێریاری سربەخۆ کۆمپانیایەکی نێودەوڵەتی دەکرێت و وێنەیەک بۆ وەزارەتی دارایی عێراق دەنێردرێت. پێنجەم، لیژنەیەکی هاوبەش لە هەردوو لا پێداچوونەوە بە ماوەکانی پێشوو لە کەرتی نەوت و غازی هەرێم دەکەن. شەشەم، حکمی بڕگەکانی یەکەم، دووەم، سێیەم، چوارەم، پێنجەم ئەم مادەیە لە ڕۆژی جێبەجێکردنی ئەم یاسایەوە تاوەکو دەرچوانی یاسای نەوت و غاز جێبەجێ دەکرێن. حەوتەم، لە کاتی بوونی هەر ناکۆکیەک لا تێڕوانینی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم لەوانەی کە پەیوەندیدارن بە ماف و پابەندی و میکانیزمەکانی هاتوو لە حکومەکانی ئەم یاسایەدا لیژنەیەکی هاوبەش لە نێوان هەردوو لا دروست دەکرێت بۆ تەماشاکردنی کێشە هەڵپەسێردراوەکان. لە ماوەی 30 ڕۆژدا لە دوای پێگهێنانی لیژنەکە پێشنیازەکانی خۆی بۆ پەرلەمانی عێراق بەرز دەکاتەوە بۆ ئەوەی بڕیاری گونجاوی لەبارەوە بدات. هەشتەم، ئەلیف، حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بە ئەولەویەتدان بە خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و خانەنشینان لەگەڵ پابەندبوون بە خەرجکردنی شایستەکانی وەبەرهێنان بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بە پێی ئەو پێوەرانی لەم یاسایەدا هاتوون. بە
لە کاتی ناکۆکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕێو شوێنی پێویست دەگیرێتە بەر بۆ جێبەجێکردنی بڕگەی ئەلف بە تەمویلکردنیشەوە.